کاک نەسرەدینەم کاتت باش هیوادارم باش بی سپاس کە بەشداری لە بەرنامەکەم. گفتوگۆی کوردی گەیشتۆتە کوێ؟ Ez gelek spasiya wetkim weke karmendê Rûda û silav û rêz bo hemû temaşevanê televizyona Rûda. Vê roman yanî îro gelekî giring e ku em weke tevgera siyasî Kurd û hemû niştimanperwerên rewşengîr îro gelek pêwîst e ku em یک ریزیا خو چیکن یک گودارا خو چیکن زمانکی اکتیو نزیکی ریوبریا نول شامل بن حتی وکا ایروجی برادرانی می انجمن اجتماعی کردی سوری آماده بونا خو دیار نکرنا یعنی ایما وکا پارتین پیانکا ام دیویژن گرک ام یک شانده یک دنگی یک رنگی دانوستان توجی شاندایا أنا كستاوكو يستا آمادي ديالوغو گفتگو أمريكي فرنسي آماده بون لديدارك لقائك شوريب وحاضر بون وجور هوكاري چیه که أنا كستاوكو يستا آمادي گفتگو والله حتى وكايرو جمرت سدمن ولو خیایی ندانا ام دبیجن گرک اموار نسر یک ماسه و چه تشتی بود خوازن ام کارن لسر بسکنن بنسبت ما وقت پیانکا ام به شرط و مرج ام آمادن دیالوگی ام به هفدور بکن او تشتی که ما به هفدور کتایی آنی بون جبو گشتنا او آوا کرنا لیوگرک کردی برادرانی می انا کسرا ام آمادنا و ام آمادنا جی ام بهفدورا هر کنگرکی اجتماعی کردی سیاسی کرد همو پیکاته ما همو ولاد پاریز کرد حاضر ببن باش انا كسا كريا معيار كريا دور سياسات تصير في حاضر ببن بله انا كسا بيجن ك پێتڤیا پێیانەکە یان با بڵێن هەستە دەبەگشتی خۆی جیا بکاتەوە لە پەکەکە ئەمە چۆن دەکرێت ئێوە دەتوانن ئەمە ئەنجام بدەن؟ وڵا ئەv تشتاها وەکە hûn zanin dohjî meşekî wilo mezin girseyî li Qamişloçê bûyî لا تصورات جمغيري على سمو يا قصدي وري بريا خسر تشتكناها تلان يعني ت الشعارات ت صورات ت آل بارتيا كاركرين كردستان يعني نيزيكي وي تشتكناها تهدان وبريز مظلوم جي تصريحك دا تشافمانيك وإيما تتكليه مال قلب كاكانين قسمك جواهات جبو شريط تروري قسمي بر وغرها وإيرو الشر السوري نمايا أمبر بديالوغا آشتيانتشن جبر بي كي إيما عنجي وهرنا كاريخوا جدر بي روجا أغاي كردستان وجدر بي سوري ئێوە بەنیازن ئەمڕۆ لیژنەیەکتان هەیە کە دابنیشن بەیەکەوە گفتوگۆ بکەن بەوەی کە حیواری کوردی دروست بێ لەو لیژنەیە ئەنە کەسە بەشداری ناکە هیچ ئەندامێک کەسێکی نزیک لە ئەنە کەسە بەشداری لەو حیوارە ناکات؟ نا حتانها خۆ نەدانەبەر و ئیرۆ ژیبەری دەمە کورد یعنی شيخ مرشد خزنه ويجمر اشتغلي يعني اخفتن كرسر تليفوني بو نيزيك يعني ساعات شاش ونيب سوزك يوايب انا كسرها جبو برسفا واي تاليه فهمتي او وهناك ولاد باريز بيرنا بود بو شاش ونيب سوزك ما برادراني انا كسرها ام بهيفيت كن او جي اواكي اريني نيزيكي با داخوازي ملت ولاد باريزا ولدارا يعني إيرو إجراءات كردي بشتي تقوازي كو أم
یەک شان ببن یەک گۆتار بن ینی باشە پەیەنەکە حتا کەی چاوەڕێی ئەنە کەسە دەکات بۆ ئەوەی کە نەچێتە دیمەشق لجەمە لیقاءك بەرفەرە هەیە مە هەموو پارتیە سیاسی خۆستنە دنابووە دەژی ئەنجومەنان نیشتیمانی کوردی و پارتیەوێ یەکۆیەکۆژی مە داوەتنامە ژوارە ڕێکردە حتا نها بەرسڤامە نەدانا لێ ئالیە دی ینی ئەم بڕاستی ئەم بدنە نەتیجەک تالیەک و ئەنەکەسە نایە ئەمێ بەر کۆنگرەکی نیشتیمانی کوردی هەرن ژور و هەیئەتەک یا لێڤەگەرە کوردی چێ بێ و ئەمێل سەر بەلگەت میساقی حتانها لێڤەگەڕێک کوردی چێ نەبووە ینی بە ینی مەزلوم عەبدی وەکو لێڤەگەڕێک کوردی نایەتە هەژمارکردن بەلێ بەس ئەو ڕێڤەبەرێ قەسەدەیە و بێ گومان ینی ئەم تەبدە بچاوێکی حرمەت لێت مێزین وەکە سەرکردەکی مەزن لێ ئەم حەوجەنە بوو تەبگەرا سیاسی برێز مەزلوم جی هەولدانات پێ بوو تەبگەرا سیاسی بێجەم هەب و لێڤەگەرێکی چێکێ وی چاخی ممکنە کی وێ بێجا پێشکەشیە وێ شاندێ بکێ وێ پیشاندەش کێ بێ ئەف تەبدە وێ بە اتیفاق یعنی مەزلوم عەبدی ئەوەی گوتووە کە ئەو نایهەوێت ببێتە لێڤەگەڕی کوردی حرمەت و خوازەیەکی دی ببێتە لێڤەگەڕی کوردی بنسبەت ما ینی لێڤەگەرا کوردی ینی وەکە لەسەر بنگها ڕێکەفتنا دهۆک ئاخفتن دانوستاندن چێبوون ومە اتیفاق کردیە سەر لێڤەگەرێک و چل کەس بن بیست ئەنەکەسە بن بیست پەیانەکە بن دومنێ پەیانەکەدا قەیەدەژی هەیە سەدی چل ینی سەدی چل ئێمە وێ سەربخە بن یاشنی 16 وێش پارتیە پەیانەکە بن 4 وێ سەربخە بن 16 وێژ ئەنەکەسە بێ 4 وێ 4 کەس یان نونەرێ پارتیە سیاسی یان کەسایەتیان سەربخە وێ پێدەبێ ینی چلی وێ هەشت کەسێ سەربخە هەبن وەکە ڕێکەفتنا دهۆکێ ji ber ew bû esasek ji bo danûstandinê me Îtaliyê ew jî sê beşaye beşek ya lêvegera Kurdî ye me kotayî pê aniye ya dî rêveberiya Xwesera ya dî jî ji bo yekgirtina hêza leşkerî û ewlekariyê یعنی ئەگەر وەفدی کوردی بچێتە دیمەشق وەفدێکی چل کەسی دەبێت نا ینی ئەو لێڤەگەر ئەو بێجە کارێ شاندایە خۆچێکش چەند کەسە نەدیارە حەتان باشە لە نێو ئەو چل کەسەی کە دەستنیشانەکرێ پشکی ژنان هەیە ji bo konferansyan kongrê niştîmanî Kurd wê rêjeya jinê wê dor sedî çil bê ji ê partiyê siyasî û ji ên jinên serbixa باشە هەندێک دبێژن کە ئەنە کەسە بۆ خۆی بڕیار نادات ڕەنگە خەڵکانی دیکە لە جێی ئەنە کەسە بڕیار بدەن یان وڵاتی دیکە ئێوە ئەو گومانەتان هەیە کە بڕیاری ئەنە کەسە بەدەست خۆی نەبێ ینی ئەم نێزیکی ئەنە کەسە بێ وەکە تەرەفێکی ئەساسی ینی سەرەکەیە ینی قەباتان سیاسی یا تەبلیغات نیشتیمانی کوردی ڕۆژاوای کوردستان ینی ئەم هێوی بکەن ku piştgidarî bê bibin tertîba mala Kurdî jî ser mîsaqê Kurdî hevbeş کاک نەسرەدین بەرچاوی وە ڕوونەکە تا ئێستا دیمەشق چی دەخوازێت چ مافێک دەدات بە کورد ینی شتێکی ڕوون هەیە لە بەرچاوی وە ینی تشتا ئەحمەد الشەرع بەرێز ئەحمەد الشەرع گوتی ئینۆ کورد jî زوڵم دیتنە و بەشەکن ji welatê Sûriya û divê doza Kurd çareser bibe û li gor yanî tiştê em zanin ew jî dixwazin em bi yek şandê ji wan re jî rehetir e بەڵێ
دەمەوێت دوو پرسیاری کۆتایی بکەم لەبارەی هێرشەکانی چەکدارانی نزیک لە تورکیا بۆ کۆبانێ و بۆ تەنانەت با بڵین بەنداوی تشرینەوانە دۆخەکە نەگەیشتۆتە ئاگربەست ناوەڵە ئیرۆ ڕێڤەبریا خۆسەر بەیانێک داخویانیەک دەرخست و گاوا تەشرین تەواوی ji karketiya û xetareka mezin jî çêdike got ew sed dirûxê ziyaneke mezin bigihêne yanî elefatê wê tev de sekinîne û sed weke dibêjin muheddede got xirabê û gelek xirabiyê pêşiya xwe çêkê wê xeterekê li ser bingava Seda Fûraz cîwî çêk. هیچ معلوماتان هەیە لەبارەی گەڕانەوەی ئاوارەکانی ئەفرین ئایا ئەوەی کە دەگوترێت پارەیان لێ دەسەندرێت کێشیان بۆ دروست سەکرێت شتی لەو شێوازە هەیە؟ ئەو باش ینی ئالباتێ ئەفرینی بەدەرهات دەما پێشی دەژی گۆر ئاگاهیە هەواڵی مەژ ئەفرینێت بنەما ji bilî ê ragihandinê dor di sed kesî hatibû girtin bêhtirî wa hatine berdan yanî ew rêje jî belkî 5,000 malbat hebin vegerehane cihê xwe û heta hêza leşkerî jî ji hinek gund derketine yanî yanî niha doxyan baş e yanî ew ê bû çûna piraniya we doxê wan baş e yanî li gor agahiyê bû ji me re têm ew xwe yanî teeddiyat nesekinîne lê yanî ê bû çûnê li gor agahiyê li ba me yanî rewşa we baş. زۆر سپاس بەڕێز نەسرەدین ئیبراهیم سکرتێری پارتی دیموکراتی کورد لە سووریا ئەلپارتی سوپاس کە لە خامشلۆ لەگەڵم بوویت.